لای تۆ چیە گوزەرێت؟ ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نوێ لە هەر جێگەیەکە و بینەرمانن سڵاوێکی گەرمتان لێبێت بەیانیتان باش بێت گشتی ئەم هەفتەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بۆ ناوچی گەشتیاری بانقۆینە لە دەربەنی خان کە ناوچێکی گەشتیاری بەناوبانگە و بێگومان ئەوەی کە هاتبێتە ئەم جێگەیە هەمیشە دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە و یەکێکە لەو جێگایانی کە لە پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و دیالە گەشتیارێکی زۆر ڕوو لەم ناوچە گەشتیاراکەت کە دراوسی ناوچەکەن ئەو سێ پارێزگایە بیریشمان نەچێت دەریاچی دەربەنی خان کە دەریاچێکی بەناوبانگە هەمووان زانیاریمان هەیە لەسەر مێژووەکەی بۆیە هەر گەشتیارێکی خۆشەویست لە ماوەی پشوەکانیان لە ماوەی ئەو کاتانی کە ئەوێت سەردانی ناوچە گەشتیارەکان بکات بە پێی توێژینەوەکان لە ماوەی پشوەکانە نزیکەی 40 بۆ 50,000 گەشتیار ڕوو لە ناوچەی گەشتیاری بانقۆینەکات. جا ئێستا لەم بەشی پرۆگرام هاتوومەتە لای هەندێک لەو خێزانە خۆشەویستانە با بزانین چۆن بوو ناوچەی گەشتیاری بانقۆینیان هەڵبژاردووە ئێوەش لەگەڵمانە بینەربن. سەلام عەلیک سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش بێت زۆر زۆر سپاس با لەم کاکەوە دەست پێ بکەین ئەم کاتت باش بێ بەڕێزی سەرچاوم بەخێر بێت. لە کێوە هاتوون؟ لە کەلارەوە. کەلاری عزیز و خۆشەویست ڕێز و سڵاومان هەیە. چۆن بوو ناوچەی گەشتیاری بانقۆینتان هەڵبژارد؟ وەڵای ناوچەیەکی خۆشە و گەشتیاریە و هەمێش هاتین بێرە ساڵانە دووسێ جاردێ. زۆر باشە. هیچ زانیاریت هەیە لەسەر ناوچە گەشتیاریەکە کە با بڵێن مێژوویکی دوور و درێژی ئەوەی کە باسەگرێت؟ وەڵای بە ساتینە مەگەر ناوچەیەکی گەشتیاری خۆش. بەڵێ زۆر خۆش لە هەموو شوێنەکە بێتن لە هەموو عێراق بێت. پەیوەندی خێزانیەکان لە گەشت و سەیرانەکانە تا چەند توند و تۆڵترە بێتەوە؟ وڵای تر هەر کەسێ بە دەستخۆی کەوتە خێزانمە دەستخۆی کەوتە ئێسایمە هەر بڕێن بۆ شوێنە بە خێزانی یاچین. زۆر باشە دەستان خۆش بێت و هەمیشە پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان تند و تۆڵ بکەنەوە. خاتوونی گوڵچۆنی قوربانی تو چۆنی سەلامت بیگەن بەخێر بێ سەرچاو جلەکانیشتان زۆر زۆر جوانە پیرۆستانی سەلامت بیاقە چاو جوانەگەن. پێم بڵێ تۆ ناوچەی گەشتیاری بانقۆین چی سەرنجت ڕاکێشێ؟ وەڵا زۆر خۆشە بە تایبەتی ئاوەکەی کە هەواکەی لێدایتر فێنک ئەم ناوش فێنکێکەت. زۆر باشە ئێوە لە کاتژمێر چنەوەتن؟ والله تقريبا ساعة 6 بەڵێ ئەمڕۆ کەشەکەشی زۆر زۆر فێنک و خۆش زۆر خۆش ئەگەر هەروە بمێنێ جار تۆزی هەتاوکە هێنێ بەڵام کەشەکەی بە ئام بۆنێ هەورەکەی شۆ باشترە. ڕاستە ڕاستە. چیتان هێناوە لەگەڵ خۆتانە؟ وەڵای تر هەر برژا و شیرینی و شیرینی ئەوە هیچ بۆ عەسران و بەهاریان و زۆر باشە. خاتوونی گوڵچۆنی باشم تۆ چۆنی سەلامت بێ؟ چۆن بوو تۆش بیرت کردەوە لەگەڵ خێزانەکەت گەشتێکی بەهاریانی خۆش بکەن؟ وەڵای تر منیش خوشکانم چوونی تر منیش حەزم کرد لەگەڵیانە بم. خۆش بێ با بچینە لای ئەو بەڕێزانەش ئەگەر هاوکارم لەگەڵم بێ شاین با بچینە لایەن با بزانین ئەم ئازیزانەی دیکەش پامی خۆیان بنێرن لەم گەشتە بەهاریەیە جا من بێمە ئەم بینەوە دەستان خۆش بێ. ئەنجا چۆنن؟ چۆنی تۆ بە لەم خاتونەوە دەست پێ بکەین چۆنی؟ سەلامت بیگەن سەلامت بێ خۆ. سپاس. پێم بڵێ تا چەندێک گرنگە هاتنە دەرەوە بۆ گەشت و سەیرانەکان وامان لێ کات تۆزە لە ئامێرە ئەلکترۆنیەکان دوورکەوینەوە؟ وڵا وایە سێ موبایلەکەی تر بێتاقەتە ڕاستی سا مۆبایلەکە بەدەسێ بەڵام گفتوگۆکان لەگەڵ خێزانەکەتە جیاواز ئەیوایە جیاوازە وڵا وەک موبایل نییە پێ مەشغوڵ بێ. خاتوونی گوڵچۆنی سەلامت بەخێر بێقە سەلامت بێقە. پێم بڵێ تۆ ئەمڕۆ چ خواردنێکی خۆشیان بۆ ئامادە؟ وەڵا برژا و ئیتر برنج و گۆشت و ئەوانەمانێناوە. زۆر باشە. تا چەندە لە گەشت و سەیرانەکانە ئێوە هەوڵەیەن هەندێک بەسەرهاتی خۆش یاخود هەندێک لەو یاریە کلتوری و کوردەواریانی کە لە کۆنا هەبووە ئێوەش لە گەشتەکەتانە دووبارەیکەنەوە؟ وەڵا یاریەکەینەوە تر دانیشن و قسەی خۆش و یاری بۆ نەیاری دۆمینە و تاڵە وشتان هیچ پیاوەکانە وڵات دۆمی ناکەن در ئێمەش دانیشین و دەمەتەقی و یاری و قسە و نەرەوەڵا. خاتوونی گۆڵ بپرسم هەمیشە ناوچە گەشتیارەکان دیمەنێکی جوانی هەیە ئێوە وەکو خێزانێک تا چەندە لەو کاتی کە هاتوون سەردانی ئەم جێگەیەتان کردووە کیسی خۆڵتان لەگەڵ خۆتانەیەناوە بۆ ئەوەی پاشماوی خۆراکیەکان بکەنە کیسی خۆڵە؟ ئەوەیان زەرورترین شتە بۆ هەر جێگەیەک بڕۆین بەبێ کیسەی خۆڵ دەرناچین لەبەر ئەوەی هەتابی پارێزین شوێنەکە بە جوانی ئەمێنێتەوە. بەڵێ بەڵێ ئێوە لێرە بەجێ ئێڵن یان خۆت ئەیخەنە ئۆتۆمبیلەکانتانە و دوجار دەیبین
بەڵێ لە شوێنی خۆی فڕێ ئەدەین زۆر باشە چونکە لێرە و لێ ئەوەی کە ئەبیندێت یاخود بیستومانە گوێمان لێ بووە ئەڵێن کیسەی خۆڵەکان لە ناوچە گەشتیارەکان بەجێڵڕێت بەڵام ئەگەر ببرێتەوە لەگەڵ با بڵێن خێزانەکان بیبەنەوە لەگەڵ خوانەوە لایەنێکی باشترە ئەیوایە آخر کەس تا کەس کەوتووە هەنێک کەس هەیە لە هەر ناخاتە کیسەی خۆڵیشەوە هەنێک کەس جێ هێڵێ بەس من ئێمە خۆمان ئەیبین لەگەڵ خۆمانە دەستان خۆش بێت با بچینە لای کاکەش ئەگەر مەجال هەبێت گوڵی جوان تۆ قسەم بۆ بکەی باشی خۆش بێ تۆ بۆ جلی کوردی و لەبەر نییە وەڵی تر گێرم بوو ئەڕۆڵە لە کاتی ترا جلی کوردیە پۆشی ئا ئەم کاکەیش وەرگرین ئەگەر خاتونی گۆڵ یەک تۆز نزیکتر ببیتەوە سپاس دەکەم دەستە خۆش بێ ئەم کاتەوە باش باشی بەخێر بەسەر چاو مەڕێزی پێم بڵێ ناوچەی گەشتیاری بانقۆین با بزانم بەلای ئێوە چۆنە جەوێکی خۆشە بەڕاستی لە گەرمیان ئێستا خۆی ڕاستی جەوەکە گەرمی کردووی ترە ئێرا فێنێکە و کەشێکی خۆشیەیە و خەڵک زیاتر هاتوچۆ ئەم ناوەکە زۆر باشە ئێوە تا سەعات چەند لێرە ئەمێن وڵی تر زیاتر نانیوڕۆ و یاوەرە لێرە خۆین و ئەو کاتە ڕۆینەوە پەیامە چییە بۆ تەواوی گەشتیاران کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن کە هەمیشە دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە و ژینگەکەشمان بە پاکی بپارێزن وڵی تر خۆی هاتوچۆکردن بۆیرە پاک و خاوێنی ڕابگری بۆ هەم کەشەکە تێک ناچێت و هەم بۆ پاک و خاوێنی ژینگە و باشترە بەخێر بەسەر زۆر زۆر سپاس بۆ بەڕێزە دەستەکانە خۆش بێ ئیشەڵا دواتر تامیەکەین بێ بینەرانی عزیز ناخۆش ئێوەی عزیز و خۆشەویستیش سپاس دەکەم کە تاوەکو ئێستا بینەرمان بوون هیوادارین لەم ڕۆژی هەینیە یا بتوانن گەشت و سەیرانێکی خۆش و تەندروستیش بەڕێ بکەن و بتوانن ژینگەکەی خۆشان کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن ژینگەکە بە پاک و خاوێنی ڕابگرن لەم بەشی پرۆگرام ئەگەڕێنەوە بۆ